کەسێک نەبوو ئەوڵی کارم دڵگەرم کات هەر پیان سیر بوو هەر توێشتی وا نابێت زیندەگییان کاریان زەحمەتیان دەورانی ئەربابڕێتیان خەلۆ خەرمانیان مە زەینم بە خۆمدا دێ ئەو شتەی لە زەینی خۆمدا نەمتوانی دروستی کەم ئەمن دەورەی 35 ساڵ تا 40 ساڵم زەحمەت بەو کارەوەی کێشاو بێدونێ وەستایەک بێدونێ لە جێیەک دی بێتم بێدونێەوەی کەسێک وا کردبێتی شتێکی زەین و ئەلاقەی و خوددادادیە ئەو ئاسارە کە من کردومە و ئەلحەمدوللا ڕاگیرا و ڕامگرتووە هی من نییە هی کوردستانە هی ئێرانە هی تەکتێکی ئەوەی نەوی کوردە هی ئەوە ئەو ئاسارە من لەسەر داری چنار هەر دەنجێک لەوانە دەورەی مەڵێن دەنجێک 5 ڕۆژ 4 ڕۆژ 3 ڕۆژ وەختی لێیە ئەوەڵ کە دەستم بەو کارە کردو بە هەز کەسم کتووە هەر پیان سیر بوو هەر توێشتی وا نابێت ناکرێ بەدار شتی ئەوە دروست نابێت وەلی بە خۆم لەسەر کاری جووتوگا کارم کرد دەورەی 2 مانگ تا 3 مانگ شتەکەم هێنا دەست و زۆر کەیفساز بووم هەست کەس داهاتە ئەو دێمەدامون پڵان کەس لێرە کارێکی ئەوەی کردو کەبراگە داهات میوانی پادە عەدەیان شەویان بە ڕۆژ لێرە ماڵیە بە ئەگە داهات دایاندی زۆران بێسەیر بوو زۆر تەعەجوبیان دەکرد خۆلاسە ئەلەوە من ئەوەندێکی ئەلاقەم چۆ سەر کارەکە هزار و 670 مجەسەمە ئەو ئاساری کوردیە وەکو هەموو کارەکانیان زیندەگییان کاریان زەحمەتیان دەورانی ئەربابڕێتیان خەلۆ خەرمانیان هەموو ئەو کارە ئەو زیندەگی کوردی هاتە دەستم و وەکو ئەلان پێشانگاکەم داناوە و لە بەرچاوی خەڵک و پیان تەعەجوبە و سەیرە ئەو شتە لە بەرچاو مجەسەم بوو تەواوی زەحمەتەکان کارەکان داب و ڕوسمەکان لیباسەکان کار و شەغڵەکان هەمووی تێدایە لەبارەوەی فەرهەنگی خۆمە و لیباسی خۆمە و بابوو باپیر و ڕابردوو خۆمانە وەڵای هەمویان لە منداڵەکانی خۆن تەکم لە منداڵەکانی خۆم خۆشتر دەوێت هەتا بژمێنم و لە ڕووی ئەرزیدا ئەو شتە هەر زیادی دەکەم وەلی کەمی ناکەم پێش کۆڕۆناکە لە ژاپۆنەواتن ژینێک و دوو پیاواتن زۆران پێخۆش بەهات لە ماڵی دیارێکیان وێنا بوو چۆلەکەیەکەوی هەلەدار دروست کراوە تەوای قسە و باس و هەموو شتێکمان تەواو بوو وەلی بەداوە کوڕانەکە بەسەردا هەر لەوە دادی بێدەنگیان لێ ناکەنەوە لە شارەکان چوم قەدردانی وڵاتیان لێ کردوم وەڵی لە بورجی میلاد بوو قەدردانیانیان لێکردن تا دەمرم لە بیرم ناچێت وەزیر چەند وەزیریان هێنا بوو چەند هونەرمەندیان هێنا بوو ئەو لە قەبی بدەرژێ بوتیان لە برجی میلاد بە مندا قەتم لەبیر ناچێ ئەو شتە هەر شوێنمتم ئفتخار بە کورد دەدا ئفتخار بە بۆکان دەدا ئفتخار بەوەی ڕەنجی کوردی لە مندا ئفتخار بۆ ئێراندا ئەو شتە لێرە هەڵقوڵیوە ئەو شتە ئفتخاری هەمومانە ئەگەر جوانی بۆ هەمومان جوانە ناحەز بۆ هەمومان ناحەسە ئەلعان نیوەی کارە ئەم بە خۆمە زەینم بە خۆمدا دێ ئەو شتەی لە زەینی خۆمدا نەمتوانی دروستی کەم ئاواتم ئەوەی ئیشەڵا هەتا بە خۆم ماوم لە شوێنێک جێ بگرێ بە عنوانی موزەیەکی قانونی بێ و خۆلاسا جەهانی بێت لە هەموو شوێنێک دەنگ بداتەوە کەسێکی مەسئول کەسێکی دڵسۆز حەز کەس بیکە لەگەڵ خۆی دەکا لە شوێنێ جێ بگرێ ماندگار بێ بۆ منداڵەکانمان بمێنێتەوە بۆ هەمیشەیی